ئامادەبوونتان دەرخەری و ڕاستیەیە کە سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە. ئامانجی سەرەکی ئەم فستیڤاڵە برەودان و گرنگیدانە بە بوارە جیاوازەکانی کۆمەلگا. ئەوەی لە ساڵانی ڕابردوودا بۆ خزمەتی کوردستان و گەشەپێدانی ئەنجام درراوە بە ئەرکی خۆمان زانیوە. سازکردنی فستیڤاڵێکی لەم شێوەیەش سەلمێنەری هەوڵەکانی ئێمەیە لە بواری فەرهەنگ و کولتور و پاڵپشتی گەنجە بەهرەمەند و داهێنەرەکانمان. دامەزراوەی بن بە خۆشحاڵیەوە ئەم دەواازەی بۆ گەنج و لێهاتووەکان کردوتەوە فیلمەکانیان بە بینەران بگات و بتوانن بەشداری فستیڤاڵەکانی جیهانی پێ بکەن و هەروەها پێشبڕکێ بکەن لە فستیڤاڵەکانی جیهانە ڕێز لە هەوڵەکانیان بگیرێت و تواناکانیان نیشان بدرێت. بەڕێزان میوانانی فستیڤاڵ ئامادەبووان سینەماکاران هونەرمەندان و ستافی فیلمە بەشداروەکان بەخێراتن بۆ یەکەم ڕۆژی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل ساڵی 2024 بەشی هونەری سینەمای سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی ئایدیای پرۆژەی فستیڤاڵێکی فیلمی مۆبایلی گەڵاڵە کرد. دواتر بە هەوڵی دڵسۆزان و بەشداربوانی ناو فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل ئەمڕۆ بوو بە واقع و ئێستا بە بەشداریکردنی کۆمەڵێک کورتە فیلم بە مۆبایل وێنەگیرا و لەگەڵ دامەزراوەی فیلم پێکەوە بوون بە ئەنجام دەر و ڕێخەری فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل. خۆشبەختانە سینەمایەکێکە لەو ئامرازە کاریگەرانی کە ئەتوانە جارێکی تر یارمەتیدەر بێنەوەی کورد وەکو نەتەوە بچێتەوە ناو دنیا و بچێتەوە ناو مێژوو. فیلمی قولانجێک لە شاری سلێمانی بەرهەمهێنراوە. فیلمی مانلی ئەم فیلمە لە دەرهێنانی ئەدیب فەرەیدوونە. Thank you.